بەڵێ دیاردەی مانگژیران دیاردەیەکی سروشتیە چەند جارێک لە ساڵێک دووبارە دەبێتەوە ئەم ساڵ ئەمە سێمی دیاردەیە لەسەر ئاستی جیهانی ڕووبدات وەکو مانگژیران کە لە هەرێمی کوردستان دروست بووە مانگژیران لە کاتژمێر 6:28 دقەی ئێوارە دەستی پێ کردووە تا کاتژمێر 11:55 دقەی شەو کۆتای پێدێت بۆی کە کاتژمێر 9:11 دقە دەگەوتە لووتکەی بە تەواوەتی مانگ دەگیرێت و سوور هەڵدەگەڕێت چەند ساجارێک لە دووارە دەبێتەوە پێش 7 ساڵ پێش ئێستا کە لە ساڵی 2010 مانگژیرانێکی تەواو لە هەرێمی کوردستان ڕوویدا تاکو ساڵی 2028 مانگژیرانی تەواوەتی ڕووناداتەوە کە ئێمە باسی مانگژیرانی تەواوەتی دەکەین نەگرنگچەی چکە ساڵی دابێ بەپێی ئەوەی کە چاوەڕوان دەکەی ساڵی دابێ لە 2006 4 دیاردەی فەلەکی لە ئاستی جیهان ڕوودا تەنها یەک مانگژیرانی نیمچە سێبەر لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت بڵێ ئەو کاتی کە مانگ بەنێو چەقی سێبەری زەوی تێپەڕ دەبێت بۆی کە تیشی سوور لە شەبەنجی خۆر دەشێتەوە ڕاستەوخۆ سوور هەڵدەگەڕێت بۆی کە سێبەری زەوی دەکەوێتە سەر مانگ بە تەواوەتی دیاردەی مانگژیرانی خوێنی پێ دەڵێن بۆی کە دوور لەوەی کە زۆر جارێ باز لەوەی دەکەن کاریگەری لەسەر مرۆڤ دەبێت نەخێرەوان یەکە دیاردەیەکی سروشتیە.